فێرخوازی خۆشەویست، زانکۆی ئەمریکی زانکۆیەکی قازانجنەویستە. بەڵام بۆ دابینکردنی ئەو کواڵیتیە بەرزەی خوێندنی زانکۆیی پێویستە کرێی خوێندن لە فێرخوازان وەربگرین کە بە پێی نمرەی فێرخواز لە بەکەلۆری دیاری دەکرێت. ئەو بەڕێزانەی کە پێویستیان بە باشترکردنی ئاستی زمانی ئینگلیزییان هەیە بە تاقیکردنەوەیەک ئەوە دیاری دەکرێت کە چەند وەرزی خوێندنیان پێویستە بۆ ئەوەی ئاستی زمانی ئینگلیزییان بگاتە ئاستی پێویست. بەڕێزت بەپێی ئەو نمرەی لە ئێستادا تۆمارت کردووە بۆ خوێندنی هەر ئاستێکی زمان پێویستە $1450 $2250 $2950 بدەیت. گرنگە بوترێت کە ئەم ساڵ گۆڕانکاری گەورە کراوە لە سیستمی ئامادەسازی ئەکادمی و ژمارەیەکی زۆری فێرخوازان یان پێویستیان بە خوێندنی زمان نابێت یان ئەوە تا بە ماوەیەکی کەم دەگەنە ئاستی پێویست. هەواڵێکی خۆشی دیکەش ئەوەیە کە دەتوانیت بێ بەرامبەر تاقیکردنەوەی دیاریکردنی ئاستی زمانی ئینگلیزی ئەنجام بدەیت. بە هەمان شێوە بەپێی ئەو نمرەی کە بۆ تۆمارکردوین لە ئێستادا تێچووی ساڵانەی خوێندنی ئەکادمی بۆ بەڕێزت بریتی دەبێت لە $4000 کە دەکرێت ساڵانە بە 2 جار یاخود بە 6 جار بدرێت. گرنگە لە کۆتاییدا ئەوە بوترێت کە خوێندن لە زانکۆی ئەمریکی تایبەتمەندی خۆی هەیە و ئەگەر بەراورد بکرێت لەگەڵ هەندێک بژاردەی دیکە لەوانەیە خوێندن لە زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی قورستر بنوێنێت. بەڵام گرنگە بەڕێزت ئەوە بزانیت کە لە سایە 85 دەرچوانی زانکۆی ئەمریکی ڕاستەوخۆ دوای دەرچوونیان لە زانکۆ کاری باشیان دەستکەوتووە و ژمارەیەکی زۆرتری فێرخوازانمان لە 2 ساڵی یەکەمی دوای دەرچوونیان بەرهەمی هیلاکی و مەسرفکردنیان بە زیاتر دەستکەوتوتەوە. بە هیوای بەختێکی باش و بڕیارێکی دروست.